سەید سادق لە یاریگەی خۆی لە سەرکەوتنەکانی بەردەوام و ئەم جارەش پێشمەرگەی هەولێری کردە قوربانی. لە یاریەکانی هەفتەی 28 خولی نایەبی کوردستان یانەی سەید سادق میوانداری یانەی پێشمەرگەی هەولێری کرد. هەر لە دەستپێکی یاریەکەدا سەید سادق توانی لە خولەکی دوودا لەلایەن سلێمان داودەوە گۆڵی یەکەمی بۆ یانەکەی تۆمار کرد. بەوەش دڵخۆشی خستە ناو دڵی هاندەرانی یانەکە و بەڵام دڵخۆشیەکەی سەید سادق زۆری نەخایەن. پێشمەرگەی هەولێر توانی لە خولەکی 12دا لەلایەن عەبدوڵڵا سەربەستەوە گۆڵی یەکسانبوون تۆمار بکات. سەید سادق پاڵپشت بە هاندانی هاندەرانی یانەکەی لە خولەکی 26دا توانی لەلایەن سلێمان داودەوە گۆڵی دووەم تۆمار بکەن. گەرچی پێشمەرگەی هەولێر بەردەوام هەوڵی دەدا و دەویست گۆڵی یەکسانبوونەوە تۆمار بکات، بەڵام هەوڵەکانی بێئەنجام بوو. بەوەش گۆڵی یەکەمی یاریەکە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی سەید سادق بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکەدا پێشمەرگەی هەولێر دەویست خەرەبوو شکستی گێمی یەکەم بکاتەوە، بەڵام سەید سادق نەهێشت گۆڵی یەکسانبوونەوە تۆمار بکەن. بەڵێن فایق توانی لە خولەکی 52 گۆڵی سێم بۆ سەید سادق تۆمار بکات. بەوەش یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر 1 گۆڵ بە سوودی سەید سادق بە کۆتا هات و 3 خاڵی گرنگی بەدەستێنا. بەڕاستی سوپاس بەخوا ئەمڕۆ توانیمان 3 خاڵی گرنگ بەدەستبێنین. ئەم یارە بۆ ئێمە زۆر گرنگ بوو، توانیمان ئاسێکی باش پێشکەشکەین هەم بە یاری هەم بە ئەنجام. توانیمان ئیشکەین لەسەر مەساحاتی یانەی پێشمەرگەی تیپێکی بەهێزە و تیپێکی باشە. سوپاس بەخوا ئەمڕۆ توانیمان ئاسێکی باش پێشکەشکەین. هاتبووین بۆ تەواوکردنی خولەکە، چونکە ئێمە ئەو ئەمەلەمان نەما بوو کە پلەی یەکەم و دووەم بەدەستبێنین، تەنها تەواوکردنی خولەکەیە، لە دابەزین زەختمان لەسەر نە بۆ یەکەم و دووەم ئەو یعنی دەمانتوانی یەکەم و دووەم بین، بۆیە یعنی یارێکی ئاساییمان ئەنجامدا. یعنی سەید سادق لە ئەنجامدانی 26 یاری تا ئێستا 42 خاڵیان کۆ کردووەتەوە و یانەی پێشمەرگەی هەولێریش لە 26 یاری تەنیا 35 خاڵیان کۆ کردووەتەوە. محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.